مالباتەکە کورتپەروەر و نیشتیمان پەروەر، شۆڕەشگێڕ و قەهرەمان، ئاین دۆست و ئەدەب دۆست، مالباتە شێخ و ساداتێن نەقشبەندی بەرزنجی، مالباتە حەفید زادە، شێخ لەتیف، شێخ محمود، شێخ سەعید لە ساڵا 1970 لە سلێمانیە هاتیە سەر دنیایێ و چاوێن خوا گەشتکردنە بژیانێ. شێخ لەتیفی باوکم کوڕی شێخ محمود، کوڕی شێخ سەعید، کوڕی شێخ محەممەد سکوێلە، کوڕی کاک ئەحمەد شێخ، کوڕی شێخ معرفی نۆدەیە. ئەم خانەوادەیە هەر لە کۆنەوە لە باپیرە گەورەیانەوە کە لە سەدەی هەشتا ژیاوە بابا عەلی هەمەدانی پێگەیەکی بەرزی ئاینیان هەبوو. شێخ لەتیف دێ سەردەمێکێداش دایک بووە کۆ ئەو سەردەم یێ تژی بووە لە کارەسات و ڕیدانێن دیرۆکی، مینا جەنگێ جیهانیە ئێکێ و بەرپابوونا هەند شۆڕەشێن کوردی و داگیرکاری و دەربدەریێ. ساڵی گرانی یەکەمە جارێ گرانی بەواتە ئەو کاتێک کە خەڵک دۆخی دارایی زۆر خراپە، خواردن دەست ناکەوێت، ئازوقە دەست ناکەوێت، پارە نییە، شەڕ لە ناوایە و ئایندی شەڕەکەش دیار نییە بەرەوەی کوێ دەڕوات. کوداڵ شەڕە کە کراوە جەنگی جیهانیە، کورد نەڕۆڵی تیای گێڕاوە نە هۆکاریشی بووە. سەردەمی شەڕی جەنگی جیهانی یەکەم و داگیرکردنی عێراق و کوردستان لەلایەن بەریتانیاوە بوو. زۆر ئاڵۆزی هەبوو لە ناوچەکە، هەتا چەند جار رووسیا هجوومی کردە سەر کوردستان، هەم لە خەتی بانە هەم لە خەتی پێنجون. شێخ مەحموود باوکی لەشکری برد لەگەڵ هەموو کورتپەروەرەکانی کوردستان بەرەنگاری شەڕی ڕووزبوونەوە. دەستپێکە خوێندنێ لە حوجرەیەن کوردی ئشلایە چەندین مەلایەن وی سەردەمی شێخ لەتیف وانێن ئاینی و ئەدەبی و کۆمەڵاتی ئەدخینە. مزگەوتی گەورەکە دروستکراوەتە بکە ناوەندە گەورەکانی ژیانی ئیسلامی کە حوجرەی گەورەی تیا بووە و زانای گەورەی تیکوی بنادەمی تیا بوو لەگەڵ شێخ معرفی نۆدێدا لە 1964 زاینی قساکەم بە ئۆڕژگارە مێژوویە کە لە هەموو کوردستان دەلاوانەیە 1000 خوێنەوان نەبوو بێت. یەکێ لە عایلە گەورەکان و خوێنەوارەکانی مێژووی ئێمە ئەوانن. شێخ مەحموود باپیرم زۆر گرنگی داو بە خوێندن، باوکمی خستۆتە بەر خوێندنی حوجرە لای مەلا بۆی فێری ئادابی ئاین و خوێنەواری ببێ. ئەو زەمانە وا باو بوو لە پێشا مناڵ لە حوجرە ئاخن. دوای ئەوەش هەر چەندەکە ئەو ناوچێ زۆر ئاڵۆز بوو لەو کاتە خستێ بەر خوێندن هەتا ناوەندی سێ ناوەندی تەواو کرد. شێخ لەتیف قۆناغا سەرەتایی لە قوتابخانە ڕوژدیە و فەیسەلیە خاندیە، قۆناغا ناوەندی لە سلێمانیە تەمام کردە. ئەم بنەماڵ لەمەوە ئەکەونە خوارەوە، بۆیە شێخ لەتیفی حەفید بەو پێگە مێژووی بنەماڵەکەیان هەرزوو داوات بەر خوێندن و لە حوجرەوە دەستی پێ کردووە، دوای چۆتە خوێندنی ڕۆژدیە، ینی هەردوو خوێنەکەی بینیوە بەڵام دوو خوێندنی زۆر جیاواز، بۆیە بە شێوازێکی زۆر جوان لە باری خوێندیشە بەرەو پێش چووە تا ئەوەی مەسەلەن بۆ نمونە لە بواری شەرعا، لە بواری فقها، لە بواری زانستە گشتیەکاندا، لە بواری زماندا توانێتی هەنگاوی باش بنێت. شێخ لەتیفی باوکم هەموو ژیانی خۆی دانا بۆ میلەتەکەی، زۆر کورتپەروەر بوو. چەنەها پارتی سیاسی لەو زەمانەکە دروستە بوو یا دەستی ئەوی تیا بوو یا مشارەکەی ئەکردن، چونکە هەموو هەوڵێکی ئەوە بوو شتێ بۆ کورد بچڕێ. بابێ شێخ لەتیفی شێخ مەحموود لە دەستپێکە سەدی بیستێ شۆڕشەکە مەزن بەرپا کرد بۆ دەستڤە ئانینا مافێن ڕەوایەن گەلێ کورد، ئشلایە دەست هەڵاتاوی دەمیڤە ڕێگری و دژاتیاوی هاتیەکردن. لە لای من ئەوەیە کە ئینسانێکی زۆر متەواضع، زۆر ڕەفیق دۆست، زۆر خۆشەویست بۆ خەڵک، ئازاری خەڵقی نەداوە، لەگەڵ هەموو ئینسانێکە لەگەڵ گەورە بووە، لەگەڵ بچووکە بچووک بووە، تەبیعەتێکی زۆر ساکار و سادەیە بووە. کاتێک کە بەریتانیەکان بەسڵان داگیر کرد، دوای 3 ساڵیش هاتن بەغایان داگیر کرد، اینجا بەرەو کەرکووک هاتن. شێخ مەحموود هەموو خەوێکی ئەوە بوو کە کورد ببێ بە حکوومەتێکی سەربەخۆ. پەیوەندی پێوە کردن، وتی ڕێتانێن بەبێ شەڕ بێنە ناو سلێمانی بە بەرجێک کورد سەربەخۆ بێ و خۆی حکمی خۆی کە.
خودی ئەم بنەماڵەیە چەنە ئاینی بوون ئەوەندە کۆمەڵایەتی بوون و ڕابەری تەریقەتیش بوون ئەمە خوێنەواری سەرباری ئەوە کۆمەڵگا خێزان و بنەماڵی کراوە بوون مەسەڵەن شەقاتیان بۆ نەکردووە خەڵک دەروشیان بۆ بکە و دەفیان بۆ بژێنێتەوە خوێنەوە دینداریان بۆ کردووە کە میلەتەکان بەرەو سەربەخۆیی بگەێنن شەڤانی بینۆدێ لەگەڵ برایم پاشای باباندا هاوڕێ بوون و میری بابان پرسی پێکرد وەکو ڕاوێژکارێکی گەورەی میری بابان بووە بۆ شەمارە فینۆدێ. شێخ لەتیف هێشتا زاروک بوو ژێوی نەگەهشت بوو 3 ساڵان شێخ مەحموود هات دەستە سەرکردن ئشلای ئینگلیزیڤە ماڵباتەوان پەناخوبر بۆ کوردستانە ڕۆژهەڵات لە دەف ئیسماعیل ئاغای شکاک. ئێتر دیسان ئاوارە ئەبن چکە حکوومەتی ئێران هەجوومەکە بۆ سەر جاناوی سمکۆی شکاک لەگەڵ ئەوانە دیسان ئاوارا بن بۆ کوردستانی باکوور تورکیا و ئەفقاس و ئەو ناوچانە زۆر نەهامەتی و برسێتی و سەرمایان چێش چووکە و کاتە زستانێکی زۆر سەخت بوو. حەفید چێستێکە حەفید و مانای گەیاندووە مانای کە ئەمە حەفیدی واتە نەوەی شێخ بارەفینۆدێ و کاکەمەی شێخ ئەم دیوایانە ئەندێسە هەمان ڕێژکە ڕۆشتووە بمانمێکی سات سەر بن بوتماستەکە شێخ بارەفینۆدێ لەگە میری بابان دێنە سلێمانی لەگە میری بابان دێنە سلێمانی میری بابان متمانەی پێکات زۆر گەورەی بۆ دروستەکات حوزەی گەورەی ئاکاتەوە زانای گەورەی بۆ دێنێت. لە ساڵا 1930 دژیە 13 ساڵیدا شێخ لەتیف بەشداریە دخەبات و شۆڕەشێن کوردیدا دکات لە ساڵا 1942 ئەشعالیە حکوومەتە پاشایەتیە عێراقیڤە ئەدهێت ئەزیەتدان بەلێ نەهاتن گرتن چۆ بۆ کوردستانە ڕۆژهەڵات. لە ڕووی سیاسیشەوە ماڵی شێخ لەتیف لە 1945ەوە کە من هاشتایەتیم لەگەڵ شێخ لەتیفە پیا کردووە وەکو جنێف وا بووە لە هەموو ئەحزابەکانی ئێران تورکیا عێراق سووریا هەمووی لە ماڵی شێخ لەتیفە بووە. شێخ لەتیف لەگەڵ ئەوەی کە کوڕی بنەماڵەیەکی ئاینی ناسراوی نێو کۆڕەپانی سیاسی و ئاین و کۆمەڵایەتی وەکە شێخ مەحموودی نەمرە ئەم دیویان نەهاتووە وەکو باوکی بێت سیاست بۆ مانایە بکات کە چەکداری هەبێت و کە شۆڕش بکە و شەڕ بکە ئەمەی نەکردووە بەڵام ئەم نەماڵەی پاراستووە ینی کوردادێکی پاراستووە خەباتە کوردادێکی بە سیاسی گۆڕیوەتەوە نەک بە شەڕ و چەکدار. لای مەحموودخانی دزڵی مانگە لێمانەوە دوای ئەوەی کە حکوومەتی ئێران هەڕەشەی لە مەحموودخانی دزڵی کرد کە ئەبێ ئەو خانەوادەی ڕادەستکە ئەویش ڕازی نەبوو بەوە تر ئەویان بەجێشت و چوونە لای جانابی سمکۆی شکاک دیسان حکوومەتی ئێران نوێنەری نادە لای سمکۆی شکاک کە ئەو خانەوادەیە بێ ڕادەستی ئەوانکە وتی بە هیچ جۆرێ من نەک لەشکرەکەم خۆم و خانەوادەکەشم فیدای ئەو خانەوادەیان بە هیچ جۆرە من تەسلیمیان ناکەم ئەگەر ئاخر کەسم لە خانەوادەکە کوژراوە ئەوەم پێ باشترە. هەست و نەستەکێ تژی سوز و بێگەردی هەبوو هەمبەر کوردستان و کوردایەتیە بیر و باوەرن کوردایەتیە بەڵاو دکردن ئەفئێکە ئەدبیتە سەدەم کۆ شێخ لەتیف تووشی گەلێک دەردەسەریان ببە. لە بەرزترین پلا بواسی کوردایەتی شێخ لەتیف چونکە ئەو باوکی خەریکی تەشکیلی دەوڵەتی کوردی بووە تەسحیەی بۆ داوە لە دوایەوە ئەم جێگری بوو لە کاتی خۆیان چکە نەبابە عەلی نەشەڕۆڤ ئەو توانایانیان تیان نەبوو کە ببنە جێگری شێخ لەتیف شێخ مەحموود. ئەو بنەماڵانەی کە هەمیشە بە ئاراستی کوردایەتیان ڕۆیشتۆن لێکە و نزیک بوون مەسەلەن بۆ نمونە کاتێک شێخ مەحموودی نەمەر خەباتەکە لە باشووری کوردستان شۆڕژەقاجی نزیکانە وەستێت لە بەری باکووری کوردستانی باشووری ئێمە کە ناوچەی بارزانە شێخانی شێخ مەحمەدی بارزان کە درێژەبەدەری ڕێبازی سۆفیگەری بارزانانی و خودانی بارزان بووە دژی هەموو ستەمکارێک وەستاوە بە ئوسمانەکان دوای ئینگلیزەکانەوە بۆیە کاتە دەبینێت ئینگلیزەکان لە سلێمانی زۆر بە شێخ مەحموود دەهێن و پێگەی بچووکی دەکەنەوە و ڕۆبەڕووی ئەوەستانە بیر ڕۆخێنن شێخ مەحمەد لێ بەهانایەوە دێت. ماڵکم زۆر کورتپەروەر بوو هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو هەلێ بڕەخسێنێ بۆ ئەوەی شتێ بۆ کورت بچڕێ لەبەر ئەوە حکوومەتی عێراق زۆر دژی بوو چەندەها جار نەفی کردووە لە ساڵی 50ەکە نەفی کرا بۆ ناسڕێ و حەلا
لە ساڵی 56 عمەر عەلی گرتی و حکمی 10 ساڵ زیندانی بەسەرادرا. شێخ لەتیف حەفید ژیێوی 25 ساڵ بوون. ئەو دەما پارتەکە ڕامیاری دامەزراند بناوێ کۆمەڵی برایەتی هەموو شیانên خۆ ji bo rizgarîkirina milletê xwe terxan dikirin lê dijî zordar û dagîrkeran radiwestiya. باوکم کۆمەڵی برایەتی دامەزران لەگەڵ جەنابی مەلا ئەسعەدی مەحوی و لەگەڵ چەند کەسایەتێکی تر وەکو محەممەد قودسی کەریم زەند، لەگەڵ ئیسماعیل شاوەیز، سدیق شاوەیز، دکتۆر نووری عەلەکە، شێخ لەتیفی دانساز، لەگەڵ ئەمانە ئەم کۆمەڵەی دانا ئامانجێ ئەم کۆمەڵی ئەوە بوو کە کیانێ بۆ کورد دروستکەن و کورد سەربەخۆ بێ. بارزانیش کە دێ بەهانایەوە چکە ئەوێت ئەم خەباتە سەرکەوێت. خۆ ئەگەر شما سەرکەوتایە خۆ شێخ محەممەدی بارزان سەر ناکەوت. شێخ محەممەدی بارزان ئەبوو پشتیوانی شێخ محەممەد، شێخ محەممەد هەڕابەرەکە بوو. کەواتە ئەمە دەریەخا کە لە ماڵی بارزان لە ڕۆژگارە مێژوودا بۆ سەگداتی بوون، سەگدادیکردنی کورد نیان کردو بۆ کوردستان کردووانە. ئەمە درێژە ئەکێشەی تر ئەم پەیوەندی دروست دەبێت. ئەو دەما پارتی دیموکراتی کوردستان ئەتهێت دامەزراندن لە ساڵا 1946 شێخ لەتیف ئەدبیتە جێگرێ ئێکێ یە حەزبا ناوبری وەک هەڵبژارتن. باوکم جێگیری یەکەمی جەنابی مەلا مستەفا بوو. هەروەها لەگەڵ جەنابی قازی محەممە زۆر پەیوەندی هەبوو، چەند جار هاتوچۆی ئێرانی کردو چۆ وەلای لەگەڵ ڕووسەکانە کۆبووەتەوە بۆی نزیکیان کاتەوە لە یەک. ئێکات ئێمە میلەتی ژەدەستە بووین، خەواتمان بۆ سەربەخۆی کوردستان کردووە، شۆڕشمان کردووە، ڕاپەڕێنمان کردووە، دەوڵەت نەبووین. لە پشتێمە دەوڵەتی بەهێزە بووە، دەوڵەتی تورکیا، دەوڵەتی ئێران، دەوڵەتی عێراق، دەوڵەتی سووریا، وڵاتانی عەرەبی. ئەم وڵاتانە دامەزراوەیان بۆ لە کەسەر بخۆیدە لە ئێستاشدا. هەوڵیان دامەژی ئەمە چاواشە بکەن بەلاڕێیا بەرن. شێخ لەتیف شێخ مەحموود حەفید بەشدار دبە لە کومارا مەهاباد لە ڕۆژهەڵاتە کوردستانێ بە سەرۆکاتیە قازی محەممەد. ئەو کاتەی کە چوون بۆ مەهاباد حکوومەتی عێراقی لێ هەڵپێچان، زمانی هەوڵی شێخ مەحموود بووە تەشکیلی دەوڵەتی کوردستان، ئەو بۆ ئینگلیز هات وڵاتی داگیر کرد. حکوومەتی عێراق تەشکیل لەگەڵ حکوومەتی عێراقا لە ئایلەی شێخ لەتیفی شێخ مەحموودیاندا زۆر بە ڕەزانەت و بە عەزیەتێکی زۆر حتا بۆی گەڕابەوە وتی وامان لێ هات لە بێدەرامەتیە من و دایکم و بابە عەلی برام و شێخ ڕەوفی برام گۆشتی پشیلەمان خواردو لە ناچاریە. شێخ لەتیفی باوکم بە پارەیەکی زۆر و بە چەکێکی زۆر بەشداری کرد لە کۆماری کوردستان لە مەهاباد، هەروەها حەبسەخانی نەقیب ئاڵتونێکی زۆر و پارەیەکی زۆری نار بۆ ئەو کۆمارە. خانەوەدەکەمان زۆربیان ئاڵتۆنی خۆیان نرد بۆ ئەو کۆمارە و چونکە دڵیان زۆر پێی خۆش بوو، هێوایەکی گەورە بوو بۆ کورد، بەڵام بەداخەوە دوای ساڵێک کۆمارەکە نەما. ئەمە داڵی خەڵکە بکوس خەڵکی سادە بژی، ینی بە کوردینە شێخایەتی کردووە دەکێ خانەقای هەبێت دەروێ شێوێت توین دەدۆری کۆبنەوە بۆ شێوەیە کە شێخکان کردویان و ئەیکەن ئێستش نە دوێخین داناوکو ئاغاکان خەڵ بن و پیا هەڵن. ئەمە ئەو نە کۆشیشی وەکو دەسەڵاتدارێکی حیزبی یا حکومی پیاوەکەندەوەری بۆستن، نە سپە سادەی ژیاوە. من دیاجاتە لای باپیرە گەورم کە حەمەڕشخانی بانێ دانیشتون بێتەوە زۆرتر ئیماوەڵی کردووە. لە ساڵا 1956 ئەو دەما نووری سەعید سەرۆک وەزیرانی عێراقی بوو، شێخ لەتیف هات دەستە سەرکردن لە گرتیخانەیە سلەیمانیێ دیڤدا لە بەسرا هەتا ئەدبیتە 14 تەمووزێ ئەتێت ئازادکردن. لە 14 تەمووزە کە شۆڕشی 14 تەمووز بوو، ئەو کاتە بەرڵا کراوە هاتەوە ئیستیقبالێکی شعبی زۆر کرا، گۆرانی شاعریش حەفز بوو لەگەڵیا هەردووکیان بێکەوە هاتنەوە. ئەو بوو باوکم جیهازێکی لاسلکی هەبوو لەگەڵ ڕووسەکانە پەیوەندی پێوە کرد، خەبەر دراوە بە عمەر عەلی کە ئەو جیهازە باوکم هەیەتی. باوکم گیرا و چەند کەسایەتێکیشی بان کرد بۆ لێکۆڕینەوە، لەوانە جەنابی حەمی و ڕەحمان ئاغا، جەنابی حەمین ئاغای نۆڕک، جەنابی محەیدینی چنارە
لەگەڵ حاجی برامی چەرمەگا و حەماغا بچکۆلەی تەمتەم. ئەزانی ئەم بۆچی قسەیەکەم لە معانەتی خەڵک تێگەیشتووە، زانتی خەڵکی جوتیار هەیە، خەڵکی مسکێن هەیە. مەسەرەن لە ئەو زمان لە ئێمە لە کوردوارێمەدا مڵکانە هەبووە. باشە شەرتی ناتۆکو ئاقایەک دەسەڵاتدارم خاوەمڵ باب کە بڵێ ئەبێ ئیل لە ئەوەنم بۆ بێنیت بەحاسبی این کارەسەری کە مەسەڵ کامۆ لە هێناوە بۆ نمونە نەداوە جوتیارە نەی بووە لەی خۆش بووە کەمی هێناوە خۆبڵی کردووە. هەنی ئەوەیان چی هەنی سادە بووە لە ئازاری جوتیار تێگەیشتووە، لە ئازاری مسکێن تێگەیشتووە، لە ئازاری خەڵک کاسبکاری بازار تێگەیشتووە. لە ئەوان دووسێ ساڵین پشتی کودەتایە چاردەی تەموزێ شێخ لەتیف هەند جۆمۆجۆڵێن سیاسی هەبوون، بەلێ لە خزمەتکردنا کاروبارên civakî dîr nedikeft. هاتوچێ هەموو ڕفیقێک و هەموو کەسێکیە کرد بە تەنگی هەموو کەسێکەوە ئەوەی بیناسیایە نەیناسیایە پێویستی بە شەڕەتیڤە بواە بە دەنگێەوە ئەچوو یارمەتیشی ئەدا. دایمە سەردانی ئەو دیاتانەیە کرد کە مڵکی خۆی لێو بووە سەردانی فەلاحەکانی کردووە، هەتا بە فەلاحەکانی وتووە ڕۆڵە چی لە خۆتان زیاد و ئەو بدەنە من. باوکم کەسایەتێکی کۆمەڵایەتی زمانی خۆی بوو، یعنی سەدەی پێشوو زۆر خۆشەویست بوو باوکم، زۆر دەستێکی باڵای هەبوو لە حەلکردنی مەشاکلی خەڵکە، زۆر یارمەتی جوتیارەکانی ئەیە بە جۆرێک کە قانونی ئیسلاحی زراعی دانا هیچ جوتیارێک ڕازی نەبوو کە ممکانە نەیا بە باوکم، چونکە ئەوە خۆشەویست بوو ئەمەی یارمەتی یابوون لەبەر چاویان بوو. لە ئازاری ئافرەت تێگەیشتووە کە مێردەکەی تەلاقی داوە. ئەزانی خەڵکی دەسەڵاتدار، خەڵکی دەستڕۆیشتوو، خەڵکی گەورە ئیتر میرە، سەرۆکی دەوڵەتە، وەزیرە، پارێزگارە، متسەڕیفە، سەرۆکی حیزبە، ئەگەر لەمە تێنەکات بەکە باسی کوردایەتی بۆ ناکرێت. ئەزانی بۆیە شەی مامەڵی کردووە ئەم کوردایەتی بۆ ئاراستیا ڕۆشتووە و تا ئەو دەقەشی کەمە دەقەدار بە تەنازوی نەکرد. بڵم ئەگە شەڕەتی کوردایەتی نەکردایە لە بەغا پستی باڵیان پێدا. لە ساڵا 1961 لە سەردەمێ دەستپێکردنا شۆڕەشا ئەیلولا مەزن شێخ لەتیف حەفید لە دژی دەستهەڵاتا عێراقی ڕاوەستا لە گوندێ سیتەک نیشتە جێ دەبە. مووقفی هەتابڕی مردانە بووە، تەئیدی کردووە و دایمە مراسەلات بووە لە بینیانە، نوێنەریانە بوو بۆ لای یەکتری، پاڵپشتی کردووە، داوای چەکی کردو لە مەلا مستەفا، چەکی بۆ ناردووە لە سیتەک، تقریبا 30 چەکی بۆ نارد، من خۆم لێوە بووم و 30 پێشمەرگەی مەحەلی خۆی بۆ لای خۆی. شێخ لەتیف ئژبلیک و سەرکردەیەکی ژێهاتی بوو، دە هەمان دەمدا هوزانوانێکێ پایە بلند بوو، چەندین هوزان بۆ وڵات و هەژار و زۆرداری لێکریان هوزان ڤەهاندینە. ئەو کاتە لەوێ بەیەکە بوو شێخ ئەحمەدی بەرزان ئەتر لە بینیانە تەنسیقیان کردووە کە هەوڵەکانیان یەک بخەن، حرەکەیەکی کوردی پتە و دروست بکەن بەو شێوەیە، دا نەبڕێن لە یەکتری، ئاگایان لە یەکتری بێ. ئەتە مراقەبەیەکی زۆریشان لەسەر بوو، تقریبا وایان لێ کردوون نانێش کە زۆر دابنیشن بێکە قسە بکەن. باوکم کە شۆڕشی ئەیلول هەڵکی ساڵی 1961 بە هەموو توانایەکەوە پشتگیری مەلا مستەفای کرد. مەلا مستەفاش ئەوی زۆر خۆشەویست هەمیشە سەردان یەکتریانە کرد و پرسوڕان بە یەکترە کرد. باوکم زۆر حەزی لە نووسین و لە خوێندنەوە و لە شعر نووسین بوو، دەستێکی باشی هەبوو، شعرەکانیشی لە بواری کۆمەڵایەتی و لە بواری نیشتیمان پەروەری و لە بواری دڵداریا بوو. شعریە دڵداریە، شعریە عیرفانیە، شعریە نەتەوەییە. ئەزانی شعر هەستە قەدار بەسی ئینسانە. ئەمڕۆ من لە ملەتەکەمە کارساتی گەورە ڕوەدات شعری نەتەوەیی بۆڵێ. ئەمڕۆ من لە شوێنێکدا ڕووداوێک دەبینم بۆ هەستا بەڵێ بۆ نمونە بینم باڵمەکەم بۆ زەماوەند یەکسێک کوڕکچێک بە عاشقانە بێگەیشتون، پێم خۆشەکە ئەم دوو گەنجە بێگەیشتون شعرێکی عاشقانەیان بۆڵێ. هۆزانên شێخ لەتیف لەسەر چەند بیاڤەکە دابەش دەبن: نیشتیمان پەروەری، civakî، دڵداری، کۆمێدی و تۆڕانە پێکردن و بابەتên پێکەنین. فکری کوردایەتی لە شێخ لەتیفە زۆر بە بەردەستەیما بوو، بۆیە ماڵەکەیان دایمە پڕ بوو لە ئینسانی سیاسی لەسەر هەمان فکری تەشکیلی دەوڵەتی کوردی بۆ دانانی حکوومەتێک کە مافی کورد بە تەواوی بپارێزێ
بپارێزێت شێخ قسووری نەبوو یەک زەڕە هیچ کەسێک ناتوانێت گلەیی لە مەوقیفی شێخ لەتیف بکات. باوکم کەسایەتێکی زۆر سادە بوو، یعنی لە وێنەی نەبوو، زۆر خۆشەویست بوو لە ناو خەڵکە، گرنگی بە مناڵێکی بچووکە هەتا مرۆڤێکی پیر. هەمیشە هەوڵی ئەیە هەچی مەشاکلی دەوروبەری خەڵک لە دوورەوە ئاهاتن یەکسەر بۆی حەلەکردن بە دڵێکی فراوانەوە ڕاوانەیەکردن. ئێک لە هەوزانên شێخ لەتیف حەفید ئەو دەما di زیندانێدا bi navê Skala dibêje هەمیشە لانە شێوا و دڵشکاوم ببینە ئەشکی حەسرەت دێر لە چاوم هەناسەی ئاگرێکی توێی دەروونم نیشانە بۆ دڵ و جەرگی سوتاوم بەڕوو خۆشیم نەکەی بڕوا عەزیزم وەرە سەیری دەرونی پڕز و خاوم. شێخ لەتیف لە ئێڤاریا ڕوژا ئەینی لە 12 ئەیارە ساڵە 1972 لە نەخۆشخانەیە ئەڕاهیبات لە بەغدا دژیە 55 ساڵیدا کوچا داویە دکەت و تەرمێوی ئەدبەن بوو سلەیمانیە و ئەدهێت خاک سپاردن. ئازای شێخ لەتیف چەند جار دراوە، هەم ئازای دەرونی هەم ئازاری ژارخواردنیشی، بەڵام تا چەند ئەمە ڕاستە ژارخواردنەکەی بەڕاستی ئەوەتان بۆ بنەماڵەکەی بۆ کەسی دوجوڵن کە لە سەرمەکە ژیا و هاوڕێی شێخ لەتیف حەفید بوو. باوکم نەخۆشی جگەری هەبوو لەگەڵ دائالملوک، زۆر هەتا تەمەنی زۆر گەنج بوو، 55 ساڵ تەمەنی بوو کە وەفاتی کرد، بەڵام وەکو ئەوە بوو 100 خزمەتی خەڵکی کردبێ بەو تەمەنە کەمەیەوە. لە بەغا لە 12 ساڵی 1972 لە خەستەخانەی ڕاهیبات گیانی سپارد و تەرمەکان هێنایە بۆ سلەیمانی. لەسەر شەڕە شعر لەگەڵ ماما تێک چوون، من کە لە ڕاهیبات کەوتبوو چوون بۆ لای کە چوم دەرگاکەم کردەوە بابەتایە لە بەردەرگاکەی دانیشتبوو دکتۆرەڵێ کەس ناچێتە ژوورەوە. من دەرگاکەم کردەوە تا لەمەوە دیار بوو لەسەر قەرەوڵەکەی منی شۆر کردبوو سەر جێگەیە تێ چاوم پێکەوت زۆر تێک چووم بەدەست شارەتی بۆ کردم و تیوەرە کە چوم دەسوار کردم من یەکتری تێر گریام من زۆر گریام.